سڵاو طبی نەبەوی چییە؟ ئایا پێغەمبەری ئیسلام گەێنەری پەیامی خودایی بووە یا پزیشک بووە؟ ئایا ئەو شتەی پێ ئەوترێ طبی نەبەوی تەنیا بازرگانی کردێک نییە بە ناوی دینەوە؟ لێنەرمان دەرد و نەخۆشی و پەتایەک لە دوای یەکەکان سەرچاوەکەی خودی مرۆڤ بێدیان سروشت هەمیشە مرۆڤی ناچار کردووە بە دوای دەرمان و چارەسەریدا بگەڕێت. لەم نێوەندەشدا هەر لە پەنابردنە بەر سیحر و جادو تا دەگاتە خوێندنەوەی وێرد و نزا و لەوێشەوە هەر لە بەکارهێنانی گیا و بەرووبوونی سروشتی تا دەگاتە دەرمان و کەرستەی پزیشکی هەمووی لە پێناو ئەوەدایە مرۆڤ لە ژان و ئازار دوور بخاتەوە. لەناو دابوونەریتی عەرەبی ئیسلامیدا بوارێکەیە کە پێی دەگوترێت طبی نەبەوی یان پزیشکی پێغەمبەرانە یان ئەو شێوازە نوشداری و چارەسەریەی کە پێغەمبەری ئیسلام بۆ مامەڵە لەگەڵ نەخۆشیدا پەیڕەوی کردو و لە سەردەمی پێش هاتنە ئارای زانستی پزیشکیدا بەکاری هێناوە. ئەوەی تێبینی دەکرێت ئەوەیە لە ئێستادا سەرڕای شۆڕشی زانستی و تەکنەلۆژی هێشتا کەسانێک بە ناوی ئاین و لەژێر ناونیشانی طبی نەبەویدا کەسابەتێکیان وەڕێخستووە کە بۆ بە سەرچاوەیەکی باشی خۆدەوڵەمەندکردن دەبێ ئەوەی هیچ جۆرە زانستێک پشتگیری بکات. ئەو نەخۆشیانەی کە زانایانی هەموو جیهان بە دوای چارەسەرکردنیدا دەگەڕێن وەک شێرپەنجە و ئایدز و کۆڕۆنا و چەندانی تر دوکانداری طبی نەبەوی بانگەشەیەوە دەکات بە میزی خوشتر و ڕەشکە و هەنگوین چارەسەریان دەکات. پەیوەندی نێوان طبی نەبەوی و پزیشکی جێگرەوە یان طبی بەدیل و جیادەرمانی چۆنە؟ بەکارهێنانی جیا و ڕووەکەکان بەشێکە لە پزیشکی یان طبی نەبەوی. کەی و چۆن نەخۆش دەتوانێت پشت بەڕوەک و جیادەرمان ببەستێ بۆ چاکبوونەوە و ڕادەی سەرکەوتنی ئەم دەرمانانە چەندەیە؟ باسمان لە طبی نەبەوی حەزەکەم لە وجهە نەزەری بەڕێستە طبی نەبەوی چییە؟ طب نەبەوی بۆیە پێ دەڵێن طبی نەبەوی چکە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا بەکاری هێناوە. طبعا وەکو طبێکی سەردەم بووە ئەو منتەقەش زیری عەرەبی بووە. طبعا هەندێک طبی عەشایی یعنی داهێنانی خۆی نییە هەدینی عەرەب خۆی بووە ئەمیش بەکاری هێناوە؟ لا خۆی دوو بەشە بەشێکیان کە ئەو وحیە بۆ کە خوای گەورە ئیشارەی پێدایە و یاخود با بڵێن بەشێکیش کەوەی کە لە قورئان ئیسنادی کرد وەکو مەسەلەن هەنجوین کە لە قورئان ئیسنادی پێکردیا یاخود با بڵێن مەسەلەن هەندێکیش کەوا وەکو وحی بووە هەندێکی با بڵێن وەکو مەسەلەی حیجامەکە کە مەلایکەت پێیگوتۆ لە ڕێگا کە ئیتر کە حیجابە بکاتن کەواتە بەس حیجامە بەمانای کەڵەشەخ هەبووە ینی هەبووە لەناو عەرەبیشە هەبووە لەناو عالەمیشە هەبووە بەڵێ لە سینەکان بەکاریان هێناوە زۆر لە مێژە هەبووە بەڵام ئیتر کە ئەمری بە پێغەمبەر کە صلی الله علیه وسلم کە بیکاتن لەبەرەوەی ئیستیفادەی هەیە لە شی ئینسان بە فعلیش زانست سەلماندوێتی کە عیبارەتە لە هاتنە دەروی خوێنە ئەو خوێنانی کەوا بێکەل کە لەلایەن ئینسانەکەەوە دێتە دەرەوە ئەو کاتیش با بڵێن خوێن بەخشین و با بڵێن خوێن دەردان نەبووە. بالمناسبە مامۆستا من سینیەکان ئاگادارم خۆشم کردومە لە سینە بەڵێ حیجامە بریتی نییە لە دەرکردنی خوێن ئەوان خوێنەکە کۆکەنەوە لە شوێنەکە ئەوان خۆی پیساییەکەی دەرەچێت و ئیتر بڵاوە بێتەوە بەس ئەمەی ئێرە ئەوزانان خوێنەکە خوێنەکە دەردەێن بەڵاش خۆی ئەو خوان ئەسلی ئەوەکەنە ئەوان خۆ ئەسلی خاوەنی قەزیەکە سینەکانە ینی با لە سینەکان و هیندەکان لە مەسەلەی ئەحشا و مەسەلەی چارە سروشتی ئەوان زۆر پێش ئێمەنە توبی سینی و توبی هندی بەناو بانگە لە دنیا کەواتە بەشێکیان ئەوەیە کەوا لە منتەقەکە هەبووە پێغەمبەری خوا تەمەشای کردیە بەکاری هێناوە لۆ خۆی لۆکە سوکاری و ئەمری بە سەحابەکانیش کردیە جا بەشێکیان مەسەلەن وەکو خواردن بووە بەشێک وەکو جیادەرمان بووە بەشێکیان وەکو کە باشە ئەتوانین ئەمە ناو بنین طب یان ناو بنین خۆپاراستن و باشکردنی تەندروستی دوشتی جیاوازن طبعا طب ئەوەیە کە تۆ نەخۆش بیت و چاک بیتەوە پێی بەڵێ تەندروستی ئەوەی کە پێشەوەی نەخۆش بی کۆمەڵە کشت بکەی کە نەخۆش نەکەویت وەک ڕۆژ دەشمەست بە دڵنیاییەوە بەخۆی حتا تو بنەبێکە باڵێن سێ بەش سەرەکی دەگرتەوە بەشێکیان لایەنە ڕۆحیەکان بووە مەسەرەن لە ڕووی ڕۆحی معنەویاتەوە مەسەرەن ئەی بێبەخشیە و ئەذکار بووە با بڵێن مەسەرەن ویقایە بووە بە قورئان بەڵێ لایەنە ڕۆحیەکە بووە بەشێکیش لایەنی ویقایی بووە بەشێکیش لایەنی چارەسەری بووە بەدەنیەکە بەین توبی بەدەنیەکە بووە بەدەنیەکە دیارە واقع لە ڕەشکە و هەنجوین و ئەوانە خۆی دەبینتەوە باسی ڕەشکت کرد ئێستا تۆ ڕەشکە بۆچی بەکاری هین یان هەر کە نەخۆش بێ ڕەشکە بخۆی چاکەبی یان میکانیزمێک ئەبێ هەبێ ئەگەر ڕەشکەکە ڕاستیش بێ باشە خۆ ئەبێ میکانیزمێکە بێ مقدارەکان دیار بن لەگەڵ شتیات تێکەڵ ئەکرێ شتی وایە لە ئەحادیثە بەڵێ بەخۆی لە ئەحادیثەکە تەحدیدی نەکردیە بڵێ مەسەلەن چەندی مەسەلەن بخۆ بەڵام ئەلێ ڕەشکە بخۆ
بەڵام ئێستا علم ئیسپاتی کردی ئێستا مەسەلەن توێژنەوەی ئەتروحی ماستەر هەیە دکتۆرا هەیە بە هەزاران توێژن لەسەر ڕەشکە کرێە و سەلماندنی ڕەشکەشی سەلماندووە لەبەر ئەوەی ئەو کیمیکەڵانێک کە تێدایە بە فعلی ئەو کارانە بەس دەکات. دەتوانێت هەر ڕەشکە لەوە پێشی شەر لەلایەن جالینۆس و ئەبی قۆڕ و سینیەکان هەر بەکار هاتووە بۆ تەمەنی جیادەرمانەکان زۆر لە مێژ بووە هەر لەوەتی مرۆڤایەتی دروست بووە جیادەرمان هەنجوین عفۆم بمبوورەگە هەرامەکانیش برێ مسرەکانیش خۆ هەنجوینیان بەکارهێناوە باشە خۆ زۆر پێش پێغەمبەری بەسڵ پێتوە لەوانەیە مەسەرەن لەم کاتانای کە چوو بۆ بازرگانی بۆ شام و ئەمانە پێغەمبەر لەوێ فێر بوو بێ یا هەر عەرەب خۆیان بەکاریان هێناوە لەو شتانە بەخۆی هەندێکی وەکو جەناب فەرمووی ئەکید بینوێتی کە سەفەری کردو لەگەڵ مامی کە بۆ مەسەلەن شام کە سەفەری کردیە و خەڵکیش کە سەفەری کردووە و هەروەها تەبیبی ڕۆمیش هاتووەتە مەدینە ئێستا تەبیبێکی ڕۆمی لە مەدینە هەر سەرەڕێی قافڵە بووە تەبیبی ڕۆمی لەوێ ساڵێکەوە دانیشتووە ئەکید سوهەیبی ڕۆمی هەر تەبیبەکی ڕۆمی سوهەیب ڕۆمی سەحابی بووە تەبیبەکی ڕۆمی ها ساڵێک لە مەدینە دانیشت ئیتر ویستی وەکو عیادێکی پزیشکی کردەوە خەڵک چارەسەر بکاتن ئیتر ئەوەش هەر تقریبەن ئاسەوارێکی هەیە لەبەر لە ڕۆمەکانەوە هەندێک شتی هێناوە هەر خۆی ئاخر مەکەش لەبەر ئەوەی مرکزی تیجارەتی بینی شام و بینی فارس و حەبەشە بووە هەمووی تێکەڵاو بووە لەوێ ڕاستە ئوستاز ئەمە هەر لەم طبی نەبەوی بەعض شتمان هەیە ئێستا بۆتە جێی مشت و مڕ بۆ نمونە مەسەلەی میزی خوشتر ئاخر ئەکرێ شتێک کە پیسایی بێت داچۆڕانی پیسایی لە جەستەی مرۆڤە ببێتە دەرمان بەخۆی بەسەلەی عشتر لەبەر ئەعجازێکی هەم لە قورئان و خوای گەورە بە ئەعجاز باسی عشتر دەکا میزی عشتر جیاواتە کە لەگەڵ میزی با بڵێن حیوانەکان بۆچی جیاواز دوو سیفاتی هەبوو عشتر یەکەم لە بیابان ژیاوە طبعاً بەخۆی نەباتاتی بیابان هەمان دەرمانن ئێمە ئێستا لە عشاب هەر نەباتێک لە بیابان بژی ئێمە بە یەکسەر بە دەرمانی دادەنێن لە بەرچی لەبەر ئەوەی چکە ئەو نەباتانی لە بیابانیان لە شاخ و دەشت برێن دەکات دەشت و دەریان دوور لە ئاوایی بەڵام بە تایبەتش بیابان بڵێ بەس خۆ ئێستا بڵین مەڕووماڵاتی خۆشمان لە دەشت و دەر و لەم شوێنە گەورە بێ میزی ئەوانش هەمان معنا یعنی ئەوان ئەخر ئیشارەی پێ نەدرا نە علم پاڵپشتی کردیە با بڵێن نە ئەحادیثە چی لەسەری هەیە ینی علم پاڵپشتی ئەو بکە یا هەر لەبەر ئەوەی کە حەدیثە و ئێمە دڵمان نایە حەدیثەکە ڕەتکەینەوە بەخۆی ئێستا لە ئەمریکا من ئاگادارم یانی توێژینە ئەوە کە ئێسانتەری توێژینەوەی ئەمریکی هەیە بەس بە دوای ئەو ئەحادیثانە دەگەڕێت کە صحیحن لەبارەی مەسەلەن لەمان هەبێت لەو بارەوە یعنی بڵین فلانە کەس لە فلانە شوێنە ئێستا دەقی ئەوە کەم لانیە بەس بەحسەکە لەو ماوەی کە تۆژێک مشتمڕێک پەیدا بوو لە تەلەڤیزۆنەکان لەبارەی ئەوە ئێمە تەبان گروپ مامۆستای زانکۆمان هەیە ئەو گروپی زانستیمان هەیە لەوێ کۆمەڵێک توێژینەوەیان دابەزان کە پاڵپشتی ئەو بڵێن بەڵام ناونراوە نەبەوی ناونراوە بە ناوی پێغەمبەرە و تەنیا بۆ بازرگانی کردنێک بێ بە ناوی پیرۆزی پێغەمبەرە و چونکە بۆ نمونە مسلمان کە شتێک وت ئەمە پێغەمبەر وتوێتی یا وتوێتی ئەمە چاکەیە یەکسەر بێستێ و دوو بازاری بۆ کرێتەوە وەکو زۆر ئەحادیثمان هەیە مثلا هەریسەکە هەریسە چییە؟ توقەوی الظهر یا مێوش مثلا بۆ مائیدە باشە ئەمە کابرا بۆی ماڵەکەی خۆی سەرفکە ئەو کاتە باسی کرد و ئێستاش هەمانەوەکو کابرای لای خۆمان بۆی پارە پاکە هەر بە ئاەتێکەوە گرتوێتی دوایە تۆزی هەنگێن داتێ بە 7,000 بە 100,000 دینارێ وەڵا ئەمە شیفا و کەسیش پێی چاک نەبوو پێتوانێت ئەمە گاڵتەکردنە بە دین و بە ناوی پێغەمبەریش بەخۆی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو زیاتر بڵێن سیفاتی پێغەمبەرایەتی هەبووە بەڵام بەشێک لەوانە کە بیات ئیشارەم پێدا لە ذاتی خۆی ئەوکان بەکاری هێنا بەڵام نەک بوویتە مەسەلەن پیشەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پیشەی پزیشکی هەڵبگری چونکە پیشەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پیشەیەکی پێغەمبەرایەتی بووە بەڵام وەکو جەنابەت فەرمووی بە دڵنیاییەوە لە دێر زەمانەوە لە ئێستاش لەوانەیە زۆر کەس وەکو ئیستیغلالێک بەکاری بهێنێ بۆ پەیداکردنی پارە بۆ هەڵخەڵتاندنی خەڵک یان با بڵێ مەسەلەن بۆ فەرزکردنی بەسەر خەڵکە کە مەسەلەن پێغەمبەری خۆی گوتیە ئەبێ ڕەشکە شتێکی باش بێ بە فعلی ڕەشکە باشە بەڵام ئەو کە ئەڵێ پێغەمبەری خۆ فەرمانی کردیە زیاتر قەناعەتی لێ دروست مەساوک بیسومەتە هەر ڕەشکە کە ئێمە ئەڵین باشە زۆر بیخۆ مائیدە دائەڕزێنێ ترشوی باشە بەخۆی ڕەشکە کەمیەی هەیە ئێستا ئەمە ئێمە لە عشابە حادیثە باسی کەمیە نەکراوە لە عادسەکە نەخل ئە ڕەشکە بخۆم بەڵام باسی کەمیەکە نەکراوە منیش گەڕام لەسەر چاوەکان مەسەن گەڕام ینی کەمیێنیتەوە بەڵام ئێمە لێرە کەمیەمان هەیە محدودمان هەیە کاتمان کەمەوە بێ هەمە سەر مەسەلەی جنۆکە طبعاً طبی ناوی بێ و فەرمووت لە ئەنی ڕۆحیشی تایە ئەم شتێک کە پێ وترێت جنۆکە لە لەشی ئینسان دەرەکەن چۆن لەگەڵ طبی نەبەویە ئەگونجێ لەگەڵ
باوەڕەکەی کە ئەمە ڕاست بێ جنۆکە بچێتە لە شی ئینسانەوە جارێ خۆی جنۆکە هەر کیانێکە تا بچێتە لەشەوە بەخۆی مەسەلەی خلافێ لە بینی عولەمەچکەوە زیاتر پەیوەندی بە ملایانی دینی ئاینی وەیە ئەمنوکو خۆمەک لە لانی زانستیەوە زۆر باوەڕم پێ نییە لەبەر ئینسان زۆر لەوە بەهێزترا یان با بڵێن ئینسان زۆر لەوە ڕێزدارترە کە مەسەرەن بتە گاڵتە جاری جنێک مەسەن جنێگوێ لە ناو لاشەی هاتو چۆ بکاتن و با بڵێن گەمە بە عقلی دەو ئینسانە بکات بەخۆی تێکە چێ لە ڕووی مەسەلەن عقلیەتەوە لەوانەیە وەکو چۆن ێستا کەسی وهای خۆ جنیش نێندا بەڵام تێکیش چۆوە نیە خۆشبەرزین لە دەماری یعنی لەوانەیە سیستەمی عقلی تێکەچی هۆش لە دەست دەدا بیرکردنەوە لە دەست دەدا مەسەلەن ئیدراک یعنی با بڵێن هەستکردن لە دەست دەدا لەوانەیە ئەو کەسا فەسلەجەکەی تێکەچێ جا ئیتر ئەوەش بۆچ بێم وتە خلافێکە لە بینی عولەمایەکان ئیتر من ناتوانم بڵێم کامیان ڕاستن و کامیانەوەی لەبەرەوەی دیسان ئێمە توێژینەوەمان نییە بەڵام زانستی و پرسیارەکەم بەڕێزت وەک مامۆستایەکی زانکۆ وەکو گیاناسێکیش لەم ڕۆ پرسیارەکەم نەگۆکو مامۆستایەکی دینی من باوەڕم پێی نییە بەو مەسئلەیە کە جن بەو شێوە بچێتە ناو لاشەی ئینسانەوە گاڵتە بەو ئینسانەوە لە ڕووی دەروونناسی و پرسیارەکە ئەوەیە مرۆڤ بۆچی پشت بەو شێوازە چارەسەریانە دەبەستێت کە هیچ کەسێک لە چارەسەرەکەی دڵنیانیە ئایا لایەنی لاوازی و شێواوی دەرونی تا چەند کاریگەری هەیە لەسەر بڵاوبوونەوەی ئەم جۆرە ڕێگایە زانستی نوێ و بەتایبەتی دەروونناسی چۆن سەیری توبی نەبەوی و جیادەرمانی و پزیشکی جێگرەوە دەکات توبی نەبەوی یاخودەوەی کە با بڵین باسە لە سەردەمی پێغەمبەری ئیسلام خۆی باسی شتی پزیشکی کردووە چارەسەری کردووە لەم سەردەمە زۆر لەم چەند ساڵەیە تیشتی خرێتە سەر وەک معجزەیەک وەک شتێکی زۆر مهم باسەکرێت بەلای بەڕێستەوە شتێک هەیە بە ناوی توبی نەبەوی خۆی بەڵێ ئێمە ئەگەر پێشەچی بین تعریفێکیان بۆ طبی نەبەوی دابنێن طبی نەبەوی ئەو طبەیە کە باز دەکرێت کۆمەڵێک فەرمودەی پێغەمبەری درودی خوای لێبێت کە باسی هەندێک ڕێنمایی و لە شێوازی هەڵس و کەوت لە شێوازی خواردن و خواردنەوەکانەوە کە ئێستا ناوی لێنێن طبی نەبەوی ئەگەر بین لە ڕووی مێژووییەوە سەیری مێژووی پزیشکی و طب بە شێوازێکی گشتی بکەین لە سەرەتاوە لە کاتی مسریە کۆنەکانەوە دەست پێ دەکات لەو کاتێک کە شۆڕشێک بەرپا بوو لە دژی کاهینەکان و جادوکەرەکان کە ئەو کاتە ئەوان چارەسەری حاڵەتە پزیشکەکانیان حاڵەتی نەخۆشیەکانیان دەکرد وردە ئەوە گۆڕا پزیشک دەستیان پێکرد چارەسەر بکەن دوای ئەوان بابلیەکان هاتن کە زۆر بە طبی جیایی بە دەرمانی جیایی چارەسەری خەڵکیان دەکرد دوای ئەو سینیەکان و هندەکان و یۆنانەکان و ڕۆمانەکان هاتن لە کاتی سەردانی سەرەتایی ئیسلام کە پێغەمبەری ئیسلامیش دەستی بەو ڕێنماییانە کرد پزیشکی بە شێوازێکی گشتی هەر لەسەر هەمان ڕێچکەی پێشوو بەڕێوە دەچوو کە لە پیاندەوت العرب القدام لە کاتی پێش ئیسلامیشا طب هەبووە پزیشکی خەڵک هەبوو وەکو پزیشک کاری دەکرد هەر هەمان شتیان بەکاردێنە بەڵام هەندێ ڕێنمایی و فەرمودە کە پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێ باسی کردووە ئێستا وەکو طبی نەبەوی باز دەکرێت کە ئەسڵانەوەیان لە کاتی خۆی نە لە کاتی پێغەمبەر درودی خوای لێبێت نە لە کاتی سەحابەکان نە لە کاتی خولەفای ڕاشدین و نە لە کاتی عەباسیەکان و ئەمەوەیەکان شتێک نەبوو زاراوەیەک نەبوو بە ناوی طبی نەبەوی باش ینی بەڕێزت پێت وایە طبی نەبەوی بۆکو ئەڵێن بدعایەکە دروست کراوە دوایی با بڵێن دەستکردێکە شتێکە دەستکردە بدعایەکە لە ئەسڵانیە لە ئەسڵان نییە ئەگەر بین لە ڕووی مێژووییەوە بیبینین پێغەمبەری ئیسلام بۆکو چارەسەر کەسی چارەسەر نەکردووە بەڵام تەوسیاتی کردووە ڕێنمایی هەیە کە ئەو شتە بخۆن ئەوە مەخۆن صوم و تەصح و فەرمودەیەکی هەیە بۆ سەحابەکانی کە ئەڵێ تەداو فلم يضع الله داء إلا وضع له دواء باشە إلا داء واحد هو الهرم باشە بەس مامۆستاوەی کە زۆر تشتی ئەخرێتە سەر لەم بابەتەیە دوو چەند شتێک کە زۆر زەقەکرێتەوە یەکەمیان مەسەلەی حیجامەیە یاخود بە کوردی پێڵەن کەڵەشاخ بەڵێ پێت وایە ئەمە شتێکی طبی بێ لە ئێستا علمی بێ یا لەو کاتە علمی بووە بە شێوەیەک لە شێوەکان لەو کاتەیە زۆر شت هەیە کە لە کاتی خۆیان بەکاردەهات ئێستا
لە ڕووی پزیشکەوە لەبەر ئەوەی لەبەر نەبوونی زانستێک لەبەر نەبوونی پزیشکێکی زانستی هەندێک شت بەکاردەهات. باش مەسان بۆ ئەو کەسانەی کە ئەڵێن ژانە سەریان لێ بۆیان بۆ ئەو کەسانەی کە هەندێک شێوازێ لە تەشەنوجاتی ماسوولکەکانیان هەبووە حیجامەیان بەکاردێن. بەس ئەو پێغەمبەردا هێناوە یا خۆی هەبووە لە هەر هەبووە وەکو ئەوەی کەوتم مەوزوعی ئەو زۆر شت هەیە لە طبی عەرەبی کە پێوترێت طب العەرەب، یعنی کەڵەشاخ پێش پێغەمبەر هەزاران ساڵ لە سینە هەر هەبووە ئێستاش هەیە. ئێمە ئێستاش کە باسی هەندێک شتەکەین شتێک هەیە پێوترێ ئەڵتەرنەتیڤ مدیسن الطب البەدیل. ئێمە ناتوانین ئەوە بەلانین چونکە ئێستاش بەکاردێ و لە هەندێک شوێنە زۆر توێژینەوەی لەسەر کراوە و بینیویانە کە تەسیری هەیە و بەس طبی بەدیل شتێکی دینی نییە. طبی بەدیل شتێکی ئینسانەکان بێگومان ئێمە کاڵێن طبی ئاشاب یان جیا دەرمانی یان طبی بەدیل ئەوەی ئەڵتەرنەتیڤ مدیسنە ئەوە پەیوەندی بە ئاینەوە نییە، پەیوەندی بە هیچ ئاینێکەوە نییە. لە ئیسلامە هەبووە، لە مەسیحیەتە هەبووە، جووەکان بەکاریانێنە، هندۆسەکان و بوودیەکان بەکاری دێنن کەواتە پەیوەندی بە تەنها بە ئاینێکەوە نییە. لە ڕووی حیجامە کەڵەشاخ لەگەڵ ئەو مەسەلەی هەنگوینیشە ئەمە حەدیثێک هەیە وابزان بوخاری و موسلیمە ئەڵێ ئەگەر شتێک خێر هەبێت لە ئەمەی کە داو دەرمانی بۆ بەکارێنن یا بەکارێنن وەک داو دەرمان دووشتە، یەکەم کەڵەشاخ، دووەم هەنگوین. کەواتە پێغەمبەر ناڵێ خۆم دامهێناوە ئەڵێ ئێوە خۆتانەتانە ئەویش بە گومانەوە ئەگەر باش بە بەس ئەو دوانە تۆزە خێری تیا بۆتە بێگومان خۆی دیسانەیڵێنەوە یعنی پێغەمبەر درودی خوای لێبێت پێغەمبەر بووە، پزیشک نەبووە. لە هەموو لە کتێبە مێژوویەکان لە کتێبە دینیەکان هیچیان ناڵێن هیچ لە پێغەمبەران کە پزیشک بوونە. باشە بەسە بێمە سەر تەوەریشتر مەسەلەی بازرگانیکردن بە دینەوە بەگشتی شتێکە کە ئینکاری ناکرێت. باشترین بازرگانی ئەوەی کە بەناوی دینەوە بیکەی چ وەکو وەعز و ئێرشاد ئەوەی کە ئێستا بینین ئەم طبی نەبەویەش پێ ئەچێ بە شێوازێک لە شێوازەکان ئەوە بێ بتوانێت ئەوەش ڕاست بێت کە هەم سەردەمی زوو کە کابرا شتێکی سەرفیکە پێغەمبەر توێتی بۆ نمونە میێوەش بۆ مایدە زۆر باشە، بۆ نمونە پیاز بۆ فلانەشت باشە. هەریسە حەدیثمانەیە ئەلهەریسە تو توقەوی الظهر و تا ئێستا شەرەوە بازرگانیە بەردەوام بێ. بەڵێ خۆی کێشەی بازرگانیەکە بێگومان بازرگانی زۆری پیا دەکرێت. کێشەکەشمان لەوەیە گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە کە کاڵفامی و دواکەوتویی و کەم ڕۆشنبیری یان ئاستی ڕۆشنبیری نزم وا لە خەڵکی دەکات کە بەدوای ئەو قسانە بکەوێ هەندێک تەفسیراتی هەڵا بۆ هەندێک فەرمودەی پێغەمبەر درودی خوای لێبێت یان بۆ هەندێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز کە یەکێ لەوانە لەو ئاەتانە ئاەتی 82 لە سوورەی ئیسرا بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارة. من بدوا چونێکی زۆرم بەدوای لە تەفسیری ئەو ئاەتە کردووە هەرچەندە من پیاوی ئاینی نیم بەڵام ئەوە تەفسیرە و وجودی هەیە. تەفسیری ابن کەثیر، تەفسیری جەلالین، تەفسیری طەبەری هەمووی باسی ئەوە ئەکا کە ئەو شیفای کە لە قورئان هەیە شیفای ڕوحە، شیفای نەفسە، لەلایەنی درۆوە، لەلایەنی دووڕوویەوە، لەلایەنی بەدگومانیەوە، لەلایەنی با بڵێن کاڵفامیەوە و دواکەوتویی وامان لێکا کە مێشکمان بەکاربێنین مەسەلەی شیفای قورئان، شیفای ڕوحە، شیفای نەفسە، بەدەنی نییە تەنها تەفسیرێک کە بە دواداچوونم لە دوایە کردووە تەنها لە تەفسیری قورطوبی ئەڵێ وهو شیفاء للأبدان کەواتە لە ڕووی جەستەییەوە شیفایەکی تیانە تەنها لە ڕووی ڕۆحیەوەیە. ئەویش زۆر پرسیارم لە زۆر مەلا و شێخ و کەسایەتی ئاینی کردووە هەر هەمان تەفسیری بۆ دانێت. زۆر لە زانستەکان زانستی پزیشکی لای خۆمان لە هەموو وڵاتان کەس ناتوانێت پێت بڵێ بۆ نمونە میوە خراپە، کەس ناتوانێت پێت بڵێ هەنگوین خراپە، بەڵام هەنگوینیش بۆ هەموو کەسێک نا. بۆ نمونە ئەوەی کە شەکرەی هەبێت ناکرێ ئێمە پێ بڵێن بە هەنگوین چارەسەر دەکەین چونکە ئەوەیان ئێمە ئەزانین کە ڕێژەی شەکرەی زۆرتیایە و ئەو کەسە خۆی هەرسکردنی
شەکرە لە ناو خوێنیدا کەمە بۆ قەڵەویش خراپە بۆ قەڵەوی بێگوم مەسەی ئەوەی عەربی هەیە ئەڵێ كل شيء زاد عن حده انقلب ضده هەر شتێ لە حەدی خۆی زیاتر بوو زەرەری هەیە ئاو کە سەرچاوەی ژیانە لە حەدی خۆی زیاتر بەکاری بێنی ئەبێتە ژەهر خراپە بێت ئەم مەسەلانە مەسەلەی دکتۆری یا طبی نەبەویە ئەو طبی ئەوەی کە قەدیم پێڵەن یا کابراایەک شێخێک مەلایەک چوزانم کەسێک هێت و بە ناوی ئەوەی کە ئەمە پیرۆزە و پیرۆزی پێغەمبەری ئیسلامە و بەم شێوەیە پێتوانی ئەمە مهم بێ بۆ نەخۆش کە نەخۆش بێ هەر بەو لایەنە دەرونیە کاریگەری لەسەر ئەمە ئەم پرسیاران جار لە ڕووی جەستەیەوە بەسە ینی لە ڕووی جەستەیەوە کە نەخۆش بێت ئەو کاریگەری نیە بۆ چاکبوونەوەی بەرز بوونەوەی معنەویاتی بەڵێ اینجا ئێمە دەبێت چەند شتێ هەیە باسی بکەین یەک لایەنی دەرونی ئینسان زۆر گرنگە بۆ لایەنی جەستەییشی بۆ نمونە ئێستا کە ئێمە لەم وەزعایە ئەژین و ئەم ڤایرۆسە بڵاو بۆتەوە ئێمە دای مەڵین کە ئینسان لایەنی دەرونی باش بوو لایەنی دەرونی مرتاح بوو وای لێ دێت کە مەناعەی بەرزە بێت کە مەناعەشی بەرز بوو بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکان و باشتر دەبێت کەواتە ئینسان کە لەلایەنی دەرونیەوە باش بوو لەلایەنی جەستەییشەوە باشە بێ و ئەوە ئیسبات کراوە لە ڕووی زانستیشەوە لە ڕووی با بڵێن لەلایەنی دەرونیەوە لەلایەنی ئەوەی کە پیاوانی ئاینیەوە بە هەموو شێوازێ لە شێوازەکان ئێمە لەگەڵ ئەوە داین نەکەر لە ئیسلام لە مەسیحیەت و لە جووەکان و هیندۆسەکان و بوذیەکانەوە ئەوە لە لایەنی زانستیەوە ئەو کەسانەی کە لایەنی ڕۆحیان بە قووەتە کەمتر تووشی حاڵەتی دەرونی دەبن و زووتریش بابێمە سەر لایەنە دەرونیەکەی ئێمە کەسانێکمانەیە قەلیقن کە ئابانە با بڵێن کۆمەڵێک نەخۆشی دەرونی هەیە بەڕێزت باشترەزانێ هەرچەند لە ئێساڵەن زۆر ئەو نەخۆشیانە دەمارین یا جستین پێتوانێ مەسەرەن خوێندنەوەی قورئان بەسەریانە یا جۆرێک لە نسید و مەوعیزە یا هەر ڕۆحی دینی ئیمانی چارەسەرێکی باش بێ بۆ ئەو نەخۆشیانە وەکو چارەسەریەکی باش نییە چکە ئێمە ئەوەیان بە چارەسەری داناندرێ بەڵام وەکو یارمەتیدەر دەتوانین بەکاری بێنین وەکو ئەوەی کەوتم ئەو کەسانەی کە لایەنی ڕۆحیان لایەنی ئاینیان و ئیمانیان بە دواڕۆژ و ئەو شتانەوە هەیە باشتر چارەسەر دەکرێن ئاسانتر چارەسەر دەکرێن و کەمتر تووشی نەخۆشی دەرونی دەوە هۆی چییە؟ وەکەوەی وتم کەسێ ئەو باوەڕێکی هەیە کە کەسێک ئاگای لێتی کەسێک چاوی لێتی مڕاعاتی ئەکات یعنی ئێستا مەسەن بۆ نمونە من منداڵەکانم کە ئەزانن من لە ماڵەوەم ئەطمئنانێکی زیاتریان لە دروست دەبێت. لاوازی مرۆڤ وا دەکات لە هەندێک حاڵەتدا پەنا بۆ هەموو شتێک ببات وەک کاتی نەخۆشی و لێقۆمان هەر بۆیە دەستگای پزیشکی و تەندروستی دەبێت سنوورێک بۆ هەڵخەڵەتاندنی نەخۆشەکان دابنێت.